ئیبراهیم تاتساس لەگە خینم تێکەرە بە قورآن ئەگە مردم ئەو کوڕم ژنینا دەبی کوڕەکەی ناوی لێ بنێ ئیبراهیم وەبی لە مەکتەبی مامۆستاگاس کە ئیبراهیم تاتریساس سەلام بۆ ئەو هەموو وێنێ ئیبراهیم تاتلس و ئەو هەموو ئەرشیفە کۆنی ئیبراهیم تاتلس کۆ کردەوە جوانە وەڵڵاهی ئیبراهیم تاتساس هەر لەوەتی خۆم ناسێ من ئەو زەلامم خۆش دوێ پاشخوا پێغەمبەر ئەو زەلام هەر بە مداری ئەو زەلامە خۆش ویستێت ئەو دەقێش بەخوای ئیبراهیم تاتساس لەگە خینم تێکەرە بە قورآن یعنی زۆر زار لە کۆمنتەکان لە بۆم دەنووسێ بریا و عنوانی توکانی ئەوە زۆر بەوەی تێک دەچم هەچە کەسم بلۆ کە دەێتی تۆچی ئیبراهیم تاتساس پاشخوا پێغەمبەری دەکەنە من هەتا کوڕە کچکەکەشم ئەگەر قەوسەکە قسەی بکەم کوڕە کچکەکەشم بە ناوی تاتساسی وەسێتشم کردێ لە مارێ لە کنداچی دەکەم کوڕە گەورەکەم گوتم ئەگە مردم ئەو کوڕم ژنینا دەبی کوڕەکەی ناوی لێ بنێ ئیبراهیم وەبی لە مەکتەبی مامۆستاگاس کە ئیبراهیم تاتریساس سەلام ئەو حەزت خۆمە ئەمە کارەکانتان ئاسان دەکا و بەکرانیانی ڤیددیۆکان دێخنەسەوە شیریتەکان بە قورآن ناوەڵ ئەو بەکرێوە شیفی خۆمە شخصی ئیبراهیمی پێ لێ دەبی من هەم ئیبراهیمە بەخۆیان ئێستا جیازەکانم بابرێ هەت جیازەکی بەیش بێخم کاسەتی ئیبراهیمی تێدایە زۆر مەزە ئیبراهیمی بەڕاستی دووبارە دەکەم ئەو زەلامە لەگە خینم تێکەر بووە ئەو هیوایەتە شەوەی لێ کردیمە من لەو ئیشەی بەردەوام بم یعنی حەزت خۆمە هەر کاسەتێک لە هەموو کوردستانەکە لەگە ڕێزمدا تەحویل نەکردیان نەبیتە فلاژیش ڤیددیۆیەک لێنەدا بە ئەمان و بە زەمان لە ڕێی ئەو تەلەڤیزۆنە جوانێ گۆ قەسەم باڵێ بەزە و کاسەتە بێت هێرت دەبی بە سافی لۆمارەکەی لۆ کابرێ بکەمە فلاش